خوای گەورە چاوی لە ڕووی جەستەییەوە بۆ پاراستووی نەبێ خۆشمان لە ڕووی معنێویەوە بیپارێزین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو جارێ دوعای کردی فەرموو اللهم عافني في بدني اللهم عافني في سمعي اللهم عافني في بصري لا إله إلا أنت. خوای گەورە لاشەم بۆ پارێزە لە هەموو نەخۆشیەکی درێژخایەن و کورتخایەن. خوای گەورە گوێم بۆ پارێزە، گوێم بۆ بێڵەوە. خوای گەورە چاوم بۆ پارێزە. ئەمە دوعای هەموو ڕۆژێکە. چاوتان لە چاوتان بێ. واتە خوای گەورە چاوی دروست کردووە لە شوێنێکی پارێزراوە، دوو کامێری گەورەی لەسەر کاسەی سەرت بۆ نەسب کردویت. ئەمە ئەمانەتێکە و ئەبێ ئاگات لێی بێ بزانی ئەم چاوە چۆن و کەی و لە شوێ بەکارەهێنیت و ئەبێ لە هەموو شتێکی زیان بەخش ئەم چاوە پارێزراو بێ. خوای گەورە تەنانەت برژانی بۆ چاوەکان دروست کردووە کە وەکو کەپرێک وایە، چەتێک وایە بەسەرەوە بۆ ئەوەی کە تیشکی خۆر و تەپ و تۆز و پیسی زەرری پێنەگەیەنێ. ئەگەر هاتین پێڵووی چاوەکانمان بڕی درێژە بێتەوە بەقەدەر حەجمی خۆی دوای لە شوێنی خۆی ئەوەستەوەکو قژنیە درێژ بێتەوە بەردەوام بتوانی بیبڕیت. خوای گەورە مادەیەکی لە چاوا دروست کردووە لەبەر ئەوەی کە ناتوانی چاوداخەیت لەوانەیە لە کاتی سەرمایە هەموو ئەندامەکانت بیبەستێ، تووشی تەجەمود بێ بە چاو نایبەستێ. مادەیەکی ئەنتی فرێزی تایە، بچیتە ژێر 100 پلەی سەدیەوە چاو ئەبینێ بۆ چکە ئەگەر چاوت داپۆشی بۆ ئەوەی کە گەرمی بێتەوە بە چاوی خۆ نابینیت. لەبەرەوە بە ناچاری ئەبێ مادەیەکی تیا بێ کە خوای گەورەوەکو پارێزەر دایناوە. چاو خۆشەویستەکانم لە ناو ئەشکەوتێکی گەورەیە کە بە هەر چوار لایەوە ئێسکە بۆ ئەوەی کە چاو پارێزراو بێ. کەواتە مادەم خوای گەورە چاوی لە ڕووی جەستەییەوە بۆ پاراستووی نەبێ خۆشمان لە ڕووی معنێویەوە بیپارێزین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو جارێ دوعای کردی فەرموو اللهم عافني في بدني اللهم عافني في سمعي اللهم عافني في بصري لا إله إلا أنت. خوای گەورە لاشەم بۆ پارێزە لە هەموو نەخۆشیەکی درێژخایەن و کورتخایەن. خوای گەورە گوێم بۆ پارێزە، گوێم بۆ بێڵەوە. خوای گەورە چاوم بۆ پارێزە. ئەمە دوعای هەموو ڕۆژێکە. لەگەڵ ویردەکانی بەیانیانە مەفروزە تۆ بڵی اللهم عافني في بصري بۆ چکە ئەم چاوەیە کە علامەتی جوانی ئەدا بە ئینسان. ئەگەر چاو نەبێ ئینسان جوانی نامێنێ. لەبەرەوەی کە چاو بریتیە لەو دوو چرا ڕۆشنەی کە لەسرە بەردەوام تیشکەدەن و بەردەوام تیشک وەرەگرن و جوانی ئینسانی پێوەیە. ئینسان بە چاوەکانی نەبێ ناتوانێت بگاتە عیلمی یەقین. بۆیە ئینسان کە چاوی هەبوو کە شتێ بە چاوی خۆی بینی ئینجا یەقینی بۆ دروستە بێ. هیچ شتێوەکو چاو نییە لە بوونی دڵنیاییە. ئەڵێ ئەوە شاید حاڵە، ئەوە تەماشاکەرە، ئەوە بینەرە، وەکو ئەوە نییە کە بۆت باسکەن. لەیس الخەبەر کەلموعاینە. بۆیە چاو ئەندامێکی گرنگە کە ئینسان ئەگەر چاوی نەبوو وەکو لە دنیا بەڕوویە تاریکە بێ. ئینسان بە چاوەکانی خۆشەویستەکانم ئەکرێت چی بکە؟ ئەکرێت هەموو کارێکی گەورە بکە. بۆیە چاو ئەبێ پارێزراو بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ اکتحلوا بالإثم فإنه يجل البصر وينبت الشعر. فەرمووی چاوەکانتان بەکەڵ ڕەشکەن چونکە چاو ڕۆشن نەکات و مووی برژان و چاوەکانی زیادەکە. سبحان الله چەند جوانە. ئینسان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کە ئەم چاوە حەقێکی هەیە لەسرت کە بە شەوان 3 جار ئەم لا ڕەشکەیت و 2 جار ئەم لا ڕەشکەیت. ئەوە حەقێکی چاوە لەسەر ئینسان. إن لبدنك عليك حق. بۆی کە شەو نووسیت لە جیاتەوەی کە مەڕحەم و لە باتەوەی کە فرمێسک و لە باتەوەی کە وشک بێ مادەیەکی تیا بێ کە تا هەستایتەوە چاو ڕۆشن بێ.